پێشتر دەیانوت هێلکە لە مریشکە یاخود مریشک لە هێلکەیە تا ئێستا و کێشەیەک لای نەبووەوە ئێستا کێشەیەکی تریش دروست بووە کە نرخی طبقەیەک هێلکە بە 6,000 دینارە و نرخی چیلۆیەکی مریشکیش بە 3,000 دینار و کەمتریشە. من بۆ بابەتا بە دەداچوونم کردووە بینەرمان بن. هۆکاری گرانبوونی هێلکە چییە؟ والله هێلکە دەڵێن دەستە دەرێ لۆ گران بوو هێلکە ناوە هەڵدەستی و دادەبەزی و کەی بخوانە مامە. باشە جەنابەت ئەوڕۆ هێلکەت هینە؟ والله ئەوڕۆ هێلکەم نەهینە لەبە گرانی کارتۆنی 6,000 تەبقەی بە 6 فرۆشینەوە مامە. لۆمان دەرنانی شکای زۆر لەگەرا گەرماشە. باشە ناوە نرخی هێلکە ئاوا بەرز دەبێتەوە هۆکارەکەی بۆ چییە بە گشتی؟ والله بەکەی بخوانە تو جارەکان یان 1,000 دینار دادەبەزی 10,000 کارتۆنی بەسەر دێخنەوە ئەوەیە مامە. باشە ئێستا لە بری ئەوە چ هێلکەیەک دەفرۆش نەگەر هێلکەی سپینە؟ ئێستا هێلکەی سپینانی هێلکەی گوندان دەینم خۆمانە محلەکەشمە ناوی خۆشناوت یا هەر حەزم لێشتی خۆشناوەتی فرۆشم هەر جوونە و جوزە و هێلکەی خۆمانێ و ماستی خۆمانەی ڕاستەکەت پێ بڵێ. هێلکەی خۆمانە بە چەندە؟ هێلکەی خۆمانە تەبقەی 10,000 ئەوش گارە بەس خەڵک دەکڕی ڕەواتی زیاترە خۆمانێ و تامی خۆشترە و ئەوەیە. وڵا لەکنەمە چلوی مریشکی بە 3,000 مریشکەکەمان دۆکە لەبە ئەوەی هەرزانیش بووە مریشک ئێستا ناڕوە لە بۆ جنوب مریشک تەبعاگە قاعە بشتێتن ناچارە سەرفی کاتە وچی سەرفشی کرد مریشکەکە نەچۆ دەرێ مریشک هەرزان دەبیتن مریشتشەیە بە دوونیوی بە دوو ڕبعاچی بەس ئەو مریشکەیمە نییە وچی مریشتیمە دۆک بیتن مریشتی دۆک تام ئەوی خۆشترە یعنی مریشکی دۆک لە مریشکەکانی تر بەڵێ زۆر باشترە تامیشی خۆشترە. چەند جیاوازیە لە کڕیارەکان جیاوازی دەکەن لە نێوانکردنیان؟ بەڵێ مشتری خاصمان هەیە دێن خاص دەبۆ مریشتی دۆک هەیە ئەگە مریشتی دۆکمان نەبی نایە بباتن بەس مریشتی دۆکیان دەوێتن. بەڵێ وەستاجان پێشبینیت ئەوەیە مریشک نرخی زیاتر دادەبەزێت یان گرانتر دەبێتن؟ نا ئەگەر مریشک نەڕوا لە بۆ جنوب لە بۆ دەرێ مریشک هەرزان دەبیتن بەس تەبعان ئەگە بڕوا لە بۆ دەرێ مریشک هەردەستەوە. نرخی ئێستا هەرزانتریش دەبێ؟ وڵا ئەگە دەرنەچی بەڵێ هەرزانتریش دەبی بەس ئەگە دەرچتن مریشک دەرنەچێت تا چەند هەرزانتر دەبێت؟ بەخوای دێتە دوونیوی هەتا 2500 ڕاوە دەستتن مریشتی دۆ ئێستا مریشتی دۆگەمە بە 3,000 دەدەیت تقریبا چیلۆی 500 هەرزانتر دەبی ئەگە مریشکەکە نەڕواتن بەڵام ئەگە مریشکەکە بڕواتن مریشک هەردەستەوە.